ئایا زانی زۆرانبازی بەناوبانگی WWE Stone Cold Steve Austin ڕۆڵی ئەکتەری بینیوە و لە زۆربەی و فیلمانی کە تێشیان دەرکەوتووە خۆی پاڵەوانی فیلمەکە بووە لە کورتەکلاکێتی ئەم جارە هەموو فیلمانەتان نیشان دەدەین کە ئەم زۆرانبازە تیایدا پاڵەوان بووە. من بیر عومەرم، با بڕۆین. لە پلەی دەیەم فیلمی Chain of Command 2015 بڵاوکراوە نمری 3.5 بەدەستێناوە. لە پلەی نوێیەم فیلمی The Stranger 2010 بڵاوکراوە نمری 4.6 بەدەستێناوە. لە پلەی هەشتمین فیلمی Tactical Force 2011 بڵاوکراوە نمری 4.7 بەدەستێناوە. لە پلەی حوتەم فیلمی Maximum Conviction 2012 بڵاوکراوە نمری 4.7 بەدەستێناوە. لە پلەی شەشەم فیلمی Knockout 2011 بڵاوکراوە نمری 4.9 بەدەستێناوە. لە پلەی پێنجەم فیلمی The Package 2012 بڵاوکراوە نمری 5 بەدەستێناوە. لە پلەی چوارەم فیلمی Hand to Kill 2010 بڵاوکراوە نمری 5.1 بەدەستێناوە. لە پلەی سێم فیلمی Recoil 2011 بڵاوکراوە نمری 5.2 بەدەستێناوە. لە پلەی دووەم فیلمی Damage 2009 بڵاوکراوە نمری 5.7 بەدەستێناوە. و لە پلەی یەکەم فیلمی The Condemned 2007 بڵاوکراوە نمری 6 بەدەستێناوە. بۆ پێمان بڵێ ئایا پێشتر زۆرانبازی Stone Cold Steve Austin بینیوە لە WWE و ئایا زانیوتە ئەم هەموو ڕێژە فیلمە تیایدا پاڵەوان بووە؟ لە کۆمنتە بۆمان بنووسن، بەڵام لە یاد نەکەن لایکیان بڕگێکەن و لە هاوڕەکانتان شێریکەن و فۆلۆی هەژماریش لە یاد نەکەن. من میر عومەرم لە کورتەکلاکێتەوە. سەلام عەلەیکوم.